ایرو شوا یلدایه که وک دریشترین شوا زوستانه ده ناس کرن به مناسبت لباشور کردستان الباجار قلادز آهنگک شاهیک بریوده چه لی تماشا بکن. پیامنیر ما ابو بکر لگل منه زانیارین زیده ترده. بله. دل بخوین سلاوت به دیاره امشو کوتا شوی پاییز و دیره بدوا بروستان دچین که به شوی یلدان است و هر بابونه و لا قلازه رو رسمه که هنگی کساس کراوه که تیدا هم اجتماعیانی شاری قلازه همیان هاتون بشکی زوریان بجدارن لم شوا هنگا که یاری کردواری و کۆمەڵێک ئاهەنگ و گۆرانی و قسەی خۆش دەکرێت تا درەنگانێکی شەو لێرە دەمێنەوە جا دڵ بە خوێندنەوەی سەرنجی منی ڕاکێشا خێزانێکی خەڵکی ڕۆژئاوا لێرەیە کە چەند ساڵێکە لە قەڵازە نیشتەجێن و لە کاتی باردۆخی ڕۆژاوا تێکچوان هاتوونەتە ئێرە دەمەوێت سەرنجی ئەوان بگم زامەوان لەم شەودا چێڵن سلااوت لێبێت ئێوە خەڵکی کوێ ڕۆژئاوان چەند ساڵە لە قەڵازێن چیتان هەیە بۆ شەوی یەڵدا ئێمە خەڵکی ڕۆژاوای کوردستان لە 2014 لێرە بوون شەو یاڵدا ئێمە دچنا ماڵە گۆڵکێ بیرکەی خۆی یعنی مازنێ خوا گلدور هەفتر نشتن مەسەلات گوتن چیرۆز گوتن مەچارە چێت کە شیرانی چێت کە مەشخۆین دوور هەفتر نشتن ئەوە کە لە ڕۆژئاوا بوون لەوێ یادی شەوی یەڵداتان دەکردەوە جیاوازی نێوان شەوی یەڵدای ئێرە لەگەڵ باشوورا چۆنم لەڤەر احتیفالەکە مازن چێتکە ناوت کە بەس لە کۆبانێک و مازکە ڕۆژاوای کوردستانە ئەمشخۆوانی عائیلا دوور هەفتر نشتن و مەشخوا مەسەلات گوتن چیرۆ دەگوتن ئەگەرە تۆش دوو قسەم بۆ بکەی ئێوە دەمێکە لە قەڵازە نیشتەجێن چەند ساڵە لێرن بە بارودۆخی ئێرە ڕاهاتوون وڵای تقریبا 9 ساڵە لێرەی بەڵێ لەگەڵ باردۆخی ئێرەوە هاتون وڵای زۆریش لە قەڵەتزەمان پێخۆشە کە لێرە دەژین جەوەکەشی زۆر خۆشە بەدڵمانە دەست خۆش بێ بەڵێ دڵ بە خوێنەوە باسم کردەمە هەموو خێزانەکان لێرە هاتوون هەم بە ڕۆژاوا باشوور ڕۆژهەڵات لێرە بەشدارن ئەم شەو تا درەنگانێکی شەو لێرە دەمێنەوە بڕیاری شەهر ئەم شەو لە ماڵی کە لە فرۆشی میری قەڵازێش ئاهەنگێکی کە بە بۆنێ شەوی یەڵدا ساز بکرێت کە درەنگانێکی شەو چێژ لەم کاتە دەبیت و دادەنیش خەڵکی هەڵازێ بە دیارە ئەم شەوە گەلێکی سپاس و پیرۆز بە شەوای یەڵدا ئەبوو بەکر ئیسماعیل ژێ قەلادزێ مرۆڤی